ناو ناوبانگی پێشمەرگە هەمیشە بە بڵندی لە خەباتی نەتەوایەتیماندا دەمێنێتەوە، چونکە لەژێر ئەم ناوە پیرۆزەدا هەردوو پرۆسەی ئازادی نەتەوەیی و پێشخستنی کۆمەلگای کوردی بەڕێوەچووە کە لە مێژووی 100 ساڵی ڕابردووماندا بارودۆخێکی لەو شێوەیە نەهاتۆتە دی تا سەر ئەنجام پێشمەرگە بەدیهێنا. کە باسی پێشمەرگاکەی پێشمەرگەمان بۆ 500,000 پێشمەرگە نیوەمان زیاتر شەهید بووە. باشە هەمووی لە پێناوی ئەم نیشتیمانەیە شەهید بووە، لە پێناوی نەوەکانی ئایندەمان شەهید بووە کە وەکو ژیانی ڕابردوومان خەڵک نەژێ. هیچ ئومێدێک نەمابوو، خەڵک ئومێدی بە ئەوە نەمابوو جارێک کە شۆڕش دروست بێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەیە دروست بوو و ڕۆشناوێکی خستە نێو هەموو جەماوەری کوردستانەوە، نێو دڵی هەموو جەماوەری کوردستانەوە. دەبێ یەکەم لە پێشمەرگەوە ئەنجا لە داوا لە خەڵکی کوردستانیش دەکەین ناوبانگی پێشمەرگە بەو پیرۆزیە بێڵنەوە، بەو سەروەریە بێڵنەوە کە پێش ڕاپەڕین چیان کردووە، یعنی ئاوا تەماشا بکرێت، نەک لە کەدار بکرێت، نەک وەکو ئەوەی کە مەسەلەن کە شتێکی خراپیان هەیە دەبینن بەو نەوعە سەیری پێشمەرگە بکەن، چونکە پێشمەرگە سمبلی ئەم گەلەیە، ئەم وڵاتەیە، شتێکی نیشتیمانیە بۆ نەوەکانی ئێمە دەمێنێتەوە. من ئێستا کوڕەکەم، براکەم، خزمەکەم بە سەروەری دەزانێت کە من پێشمەرگە بووم، یعنی ئەمە ئاوا سەیری بکرێ، نەک ئەوەی من کە پێشمەرگە بووم شتێکی خراپ دەبین ئێمە خراپەکە باسکەین. بەوربوونەوە لە مێژووی پێشمەرگە کە لە پاڵ خەباتی چەکداریدا هەمیشە پێشمەرگە ڕۆڵی هەبووە لە بنیاننانی کۆمەلگا و بۆ ئەوەش کار و خزمەتەکانیان لە گوندەکاندا کە وەک بنەمایەکی کاری شۆڕشگەڕی هەمیشە خەباتیان بۆ کردووە. لە گەرمیان هەتا شارباژێر، زاخۆ، بڵین پێنجوێن هیچ جیاوازیەک نەبووە. تیپەکان بە یەک شێوە بە یەک ئاراستەکاریان کردووە، ڕێخستنەکانیان هەموو تیپێک ڕابەرسیاسی تیپی هەبووە، کادری هەبووە، کادری وشیاری هەبووە، کادری خوێنەواری هەبووە، توانیویانە خزمەتێکی باش بکەن لە گوندەکانە و لە زۆربەی گوندەکانە قوتابخانەی شۆڕش کراوەتەوە. باشە ئەمە بۆ وشارکردنەوە، چونکە لەو سەردەمەیە سەردەمی بەعس هەموو دەیەکان، هەموو گوندەکان ناوچەکان بگرێت کۆمەڵێ ناحێش بێبەش کران لە خوێندن و یەکێتی نیشتیمانی کوردستان هات جوبرانی ئەو قسەی کردەوە، هات جارێکی تر پێداچوونەوەی کرد، یەکێتی مامۆستایان دروست کرد بۆ هەموو گوندێک مامۆستای شۆڕش هەبوو، مامۆستای خۆبەخش هەبوو لەناو هەموو گوندێکە بۆ ڕێخستنی، بۆ ئاگاداربوون لە کاروبار و ژیانی گوزرانی خەڵک لە هەموو گوندەکە ئەنجومەنێک دانرا، ئەنجومەنی گوند دانرا. ئەم ئەنجومەنە بەخواستی خەڵکی گوندەکە دانرا، بە هەڵبژاردن دادرا، یعنی لەو سەردەمەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕای بەڵبژاردن هەبووە. ئیشەکانی ئێمە هەر تەنها بە تەنها شەڕکردن نەبووە، بڵێن تەنها چوین ڕەبایەمان گرتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک شتیکەی هەبووە، خزمەتی دەیەکانی کردووە، قوتابخانەی دروست کردووە، لە بواری پەروەردە خزمەتی کردووە، لە بواری ڕێگاوبان خزمەتی کردووە، لە بواری با بڵێن ئەنجومەنی داناوە، ئەنجومەنی دێ، ئەم خزمەتانەی کردووە زایدەن لەگەڵ ئیشە عەسکەریەکەش. لەژێر ناوی سەربازی ون یاخود سەربازی دێریندا زۆربەی گەلانی جیهان سمبول و ڕەمزی تایبەت بە خۆیان دروست کردووە، ساڵانە ڕێزلێنانیان بۆ ساز دەکرێ و وەکو ئاوێنەی مێژووی خەبات لێی دەڕوانن. کوردیش پێشمەرگەی هەیە کە وەکو ئاوێنەی خەباتی نەتەوایەتیمان دەمێنێتەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.